ئەم کاریلە ڕەنجی چۆنە؟ ئەوە شینکوری پێرین شینکۆر هەم ئەوە سپیە تەماشەی ئەوە ئێرەشی شینە باش ئەوە ئەمە پێرین شینکور شینکۆر بەڵێ بۆ شینکورە بۆ وڵی ئەوە ئیرانیە یعنی بابەکە ئیرانیا ئەوە ئیوە پێرین شینکور باشە ئەی هەیە ئەڵێ تۆزە لە نزیکی ئەمە پێڵم پۆش نا پۆشنی ئەو گۆردیە پۆش جیاز ئەوە پۆش ئەوە ئەوە بزەبێت ئەوە پۆش ئەوە پۆش وڵا باشە لە جوان تۆ ئەو پۆشەشم بۆ بگرە پۆشەکە گدی ئەمە کاریلەی پۆشە پۆش مەبەستی گوێچکەکانێتی گوێەکانی خارخارن خارخارە ئەمە ئێستا پێرین گۆردی پۆشە زەرد ئێرە حیب نەبیلای سمتەکانیشی زەردە گوێەکانیشی پۆشن نا پۆشە ئەوە پۆشی پێرین باشە ئەی ئەوە چۆنە شاخی دەرهاتوە لێستاوە وڵا ئەوە لە نێرە حەدەتە نێرەکان شاخیان زووتر دەردێ بەڵێ ئەمە شاخی پێڵێنان قۆچ وڵا ئەمە لە لێرە لە مەتەخە خۆیان پێرین قوچ بەس زۆر کەس پێری شاخە بەڵێ ئێستا ئەمە کاری لێوە بەڵێ کاری لێ چەندێک شێوێت تاکو ئەبێ بە ئەوە جیسک ئیلا دەبێ هەتا پاییزێ نابێتە دیسک ئەو جاگە بۆ پاییز ناوکەی گۆڕێ ئەبیتە دیسک بیتە دیسک ئەو جارەکە سارە چێدی ئەوە لە بیتە کور ئەبێ بە نێری بیتە کورێک بۆەوەی کە بەسەن لە حیوانەکان بپەڕێەوە تۆەکەی مەسەلەن شتی باش بەرام بێ حیوانی باش بێ مەسەن کاری لێ باش بێ ینی خەسڵەتەکانی کوری چاک چییە؟ لە کچکۆکەی تەماشەکەین کە ئێستا مەسەلەن بزنەک ئەلێرە ئەزێ یەکەم زار لە شیرەکەی تەماشەکەین ئەگەر ڕاستەوخۆ بوو هەر بە پیسپۆخلێەوە شیری خوارد بەکەڵک نایە نا باشە ئەوە باشە ئەگەر شیری نەخوارد ئەو بکردن پیسخۆر بێ باشە نا هەر ئەو بێتواگەر هەر ڕاست گەرما و گەرم شیری خوارد دەوگەرم ئەمە دەوگەرمی پێرین بەس ئەگەر دهینا چە دەستی خۆ دەدەخە بیست دەخەچی خەریک بێ هەشیرت دەزاری دۆشنەی خوار ئەوە دەوساردا باشە کاک ئەحمەد ڕناگری کاک ئەحمەد ئەی وەکو ڕنگ مەسەرەن جاری وا هەیە ئێستا بۆن منە و کاری لە ئەها دوو ڕەنگە هەم باوی ئەو هەیە باو مەبەست وێ نێری ئاوا چۆن نێری ئەوە ئەوە تەمسکوری پێرین کەڕەیە گوێکەڕی لێ ئەوە کەڕەیە ئەوە نێری ئەو هامان هەیە نێری ئەو هەشمان هەیە ئەو سێ جۆرمان هەن ئەو دەی باشە دەست خۆش بێ دەست خۆش بێ